جارێکی تر سڵاتان یەبێ ئازیزان گەڕینەوە بۆ تاوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە لەسەر بواری پەروەردە و خوێندنە لە هەرێمی کوردستان. کاک جەبار، ینی تۆ وەک چاودێرێک کەم لە سوید لە پەرلەمانی سویدی لە بواری پەروەردە و خوێندنە کار دەکەیت، چۆن ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان دەبینی ئەوەی کە متابعەت کردبێت؟ هەڵبەتە کوردستان جیاوازە لە زۆر وڵاتی تر. کوردستان شەڕیتیا بووە، ناخۆشیتیا بووە، چەسانەوەیتیا بووە، ئەبێ ئەوانە لە بەرچاو بگیرێ. بەڵام لەگەڵەوەشدا من پێم وایە لە 20 ساڵەی زیاد لە 20 ساڵەی حکوومەتی هەرێم دەبواە ئاستی پەروەردە بەرزتر بواە وەکو لەو ئاستەی کە وەکو منوە مەدینەرێک یەک وەکو هاوڵاتیە کە دێمەوە کوردستان دەبینم من حەزم کرد بەرزتر بواە و ئەو یەک دوو تاقیە و تاقیکردنەوەی کە کراوە جاری وە هەیە هەندێک پرسیاری وڵاتان هێنراوەتەوە دەبینم ئاستی زانستی ئێمە من ناتوانم بەراوردی کەم لەگەڵ ساڵی پارە چکە دوانم لە بەردەمان نییە، بەڵام دەبینم ئەو ئاستە نییە کە من خۆشحاڵ بم بێم گەشتبین بم پێی. ئێمە دەبێ هەوڵ بدەین کە زۆر بەرەو پێشەوە بچین، هەوڵ بدەین لە گشت سەکتەرەکانە نەکو تەنها لە بواری خوێندن و پەروەردەیە، بەڵکو لە گشت سەکتەرەکانە هەوڵ بدەین سوود لە ئەزمموی وڵاتان وەرگرت، چ باری تەندروستی بێت، چواری ڕێگاوبان بێت، چراوی بیناسازی بێت. بە هەمان شێوە لێرە وەکو کاک هۆمەر وتی تۆزێ لەمەوە پێش گرنگە ئەو وڵاتانەی کە دەبینین سەکتەری پەروەردە و خوێندنتیایە پێشکەوتووە بزانین چی هەیە لەوێ کراوە، ئایا ئەتوانین بیێنین بۆ ئێرە، ئایا دەگونجێ لەگەڵ هەرێمی ئێمەیە، ئایا ئەو پارە و پوڵەمان هەیە بۆەوە، ئایا کادرمان هەیە بۆەوە لەوانەیە باشترین یاسای دنیا بێنی گەر کادری باش نەبێ تۆ نەتوانی سەری خەی ئەو پرۆسەیە، واتە پێویستە بە زۆر شت هەیە. من پێم وایە وەکو وڵامی پرسیارەکەی تۆ من ئاستی خوێندن لە هەرێمی کوردستانە بە ئاستێکی بەرزدانانێم، بەڵکو من پێم وایە بۆ چوونی منە من پێم وایە گەر ئێمە هەمان ئەو پرسیارانەی بۆ نمونە ڕێکخراوی تیمسیان ڕێکخراوی پیسایان ڕێکخراویەکانی تر بکەین، ئەگەر هەمان پرسیار بکەین لە قوتابیەکانی ئێمە من پێم وایە ئێمە لەو بەشانەیە بین کە لە خواری خوارەوەین. پێم وایە ئەمە بۆ چوونێکە، هەڵبەتە هیچ بنەمایەکی زانستیم نییە هەتاکو نەکرێن هەمان پرسیار نەکرێن، بەڵام بۆچوونی من و خوێندنەوەی من ئەوەیە کە ئاستمان لەو ئاستیان نییە و بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان لە گشت لایەکەوە بۆی بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین یەکێک لە هەرە سەکتەرە گرنگەکان کە دەبێت پێرەی پێ بدرێ سەکتەری پەروەردە و خوێندنە. هەر بۆیە هاوبیرم لەو ڕقنەی کە جەنابگرتی تۆزە لەمەوە پێشا خودەوە بۆ چوونی کە جەنابەت وتی لە پەیامی سەروەک وەزیرانی ساڵی پاردا دەبینی یەک ڕستە نەبوو گەر باسی خوێندن و پەروەردە بکە. ڕاستە لەوانەیە لای جەنابەت وتبێتی ئەدیکیشن، بەڵام لە پەیامێکە کە دەگوترێ و لەوانەیە ملیێنەها خەڵک دانیشتمن کە پەیامی حکوومەتە و نزیکەی 40-50 دقە خەڵک گوێیەک رێگە زۆر گرنگە هەموو وەزارەتێک بۆ چوونی وەزارەکە و ئەولەویاتی ئەو حکوومەتەی کە دێت لەویا بوترێ ئەوە کافی نییە لە بەرچاوی 20 کەس بوتێ. من پێم وایە دەبێ سەکتەری پەروەردە لە زۆرەوە هاوکاریەکی زۆری پێ بکەن لەلایەن گشت حکوومەتەوە و دەبێ ئێستا من پێم وایە کاتیەوە هاتووە لە پەرلەمان وەکو کاگۆمەریش باسی کرد هەوڵ بدرێ نەهێڵڕێتەوە بۆ پاش هەڵبژاردننی داهاتوو بەس هەوڵ بدرێ یەکێک لە بنەماکانی سەرکەوتنی سیستەمی فێرکاریەوەی یاسایەکە بێ حەدیەکە لەو یاسایە بێنی نانەوە. دکتۆر ئەگەر ینی باسی ڕێکخراوێکی کرد ڕێکخراوی پیسا کە ئەمە بەڵێ ئاستی خوێندن ئەتوانی بزانی لە چ ئاستێکە یاریمی کوردستان ئێوە وەک وەزارەتی چاڵێکتان نەداوە یەکێک لەو پرسیارە یاخود ئەو ڕێکخراوانە ئیش لە هەرێمی کوردستان بکەن. سوپاس. طبعا اسم مشاركة ويد كما وكم منظار مفروض او طموحة ما قالك بترن استزانستي وقطاب خانه وبرورد الهرم كردستان باشتر بيته وبدليل ام خويد بجين من ريفورما كسركيد فيتوا ات برورد دا وام دعوات كينا وهمي برادر هاري كلام ما كان ما تشت برلمان تش حكمة الهرم كردستان تش روي مادي و تش معنوي و
وقتی ام بین ما ریفورمک دوید و مدوید ام باشتر بینه معناه ام حال خوینو کنات قانعین مدوید بتر بچینه و اسباب تویجی گویی نه و احتمالا چه من سببا بس بلا وقت پیوانه چیته و آیا دی چا قیاس کینه و الفيدر كي كتب برخب ده في ودراستها يعني الرابورت مدى جاري اولا لازم تبزاني تلكيري پاشی تو پروگرام کی دانی کدی تو چکیره تا چند وقت بیدوی تا چند پاره ده بنامای تقطیتینه بوفي چند من طلبه پیرسن کرد کوبیتن داخل بونا ازمونا کاستن در احتمالا من 4-5 ساله کارت وید حتی از شیم بچم ازمونا کا شامل استاندارد بکم و بو آی بزانم که لآستینی في دولتی ملا چاست بوی من ایکا خیرای دعوا کریه و پیرسن منا دعوا کریه و بیتم بو من بو آی اف ریپورتا تکمیله ببیته و بیجم لآستی زانستی از یل کش مرحله پیرسن من گوت یه ورا سامپلینگ که بوم بکه و السر بنما که بچکتر ارب خوش حالا نب خوب شوله مبخویشی یعنی دانا نوا پلانا اتقال وانكو از بکه و بهم بزانم ام فعلا يعني جارك ادي العرض كي وصا وقت من فيت جابدن بيجن بابو تيستا ما تجريبي نيشا مداكو ام قالك ضماينا ان ام الحد وسطي ان ام نيزيك نسا ستاندرد دولتي ما يوكل يفا ام تبيفا كو ويشولي بكاين او اس جاشبين باشا روجي اكرهاتو افدع مانو كحكمة ريما كردستاني بومات كتفا اف بوتشونا سر ريفورمي هابيتن وكرت وقت هابيتن تفيد بشاركش مكافا مدفيد بوتا بترون كم چنكي قالك باشا بو بينا رابزانا كادش دي كينفا احتمالا او امنيات منو كاك جباري هو هم يهينا نزيك امل ما بقوات كفيتا وكو بري ام تشين براو سيستما كي پرورده باشتر چونكي سيستما پرورده هندك بنمايت هينو بواسطه شهر زايد كبرلمانتريت برادرت ما بسيارت كنا و يتو كي جباري تنو اعلام دفراجت ام خوك وزارت بيك و ام دشين بلان كي دارينا وكو بكينو ميداناي و از دی پلان خوشی اعلان کن پشتی فتره که کرد بو 5 سال دی کده چکن. بله خوش سپاس. دکتر عمر اگر ام یاسای دابنرد دسالات کان دابش دبیت یا خود دسالات کان بتنها لای وزیر دمینیت و یعنی لوزارت دمینیت و یا خود بونمونه لقل کاک جبار باسی خوندنی سوید ما نکرد دیود که بەڕێوبەری قوتابخانەیەک دەسەڵاتەکانی زۆر نزیکە لە دەسەڵاتی وەزیر کە ئەتوانێت زۆر شت لە قوتابخانەکەی بکە ئەم جۆرە دەسەڵاتانە لە لای ئێمەدا بەشە بێت بەڵێ وەڵاهی دیسان پێش وەڵامەکەی جنابن پێم خۆشە ڕوونکردنەوەی بدەم لە ڕاستیە باسی پەیامەکەی سەرۆکی حکوومەت کرا یعنی ئەوەی گرنگە لە ڕاستیە بە عەمەلی لە بەرنامەی حکوومەتە چ کراوە بۆ پەروەردە یعنی 2 ساڵە زۆرترین بودجە بۆ وەزارەتی پەروەردەدا دراوە بە بەراورد لەگەڵ وەزارەتەکانی تر ئەمە جێگای بایەخە هەڵمەتێکی استراتیژی بۆ مەسەلەی دروستکردنی قوتابخانە کە 500 قوتابخانەی ئەعلان کراوە ئیشی لەسەر دەکەن ئەمە بایەخدانە تەرخانکردنی پارەی زیاتر بۆ داگیرکردنی پێداویستی هەنووکەییەکان لە کاتی پێویستدا بەڕاستی ئەمە بایەخدانە بەڕاستی تا ئەو ڕادەیە کە من کۆبوونەوەم کردووە لەگەڵ سەرۆکی حکوومەت لەسەر مەسەلەی پەروەردە بەڕاستی پەروەردە لای ئەو جێگای بایەخە بەجددیش دەبینی لە سەردەمی کابینەی پێنجەمی شاکە هەر بەڕێزیان سەرۆکیین بوو ڕیفۆرمی پەروەردەی و سیستەم و ئیتر پرۆسەی وەرچەرخانی قانونیانە دیسان هەر ئەو کات کراوە بەڵام ئەوەی کە لە دەقی قانونی گرنگترە ئامادەکردنی زەمینەیەکی گونجاوە بۆ جێبەجێکردنی ئەم واقعە ئەویش زمینەکە چییە دابینکردنی پێداویستیە مادی و تەکنەلۆجی و پێداویستە پەروەردەیی و زانستیەکانە بۆ ئەو قانونە جێبەجێ بکەیت تا بۆ نمونە باس کرا کێشەی زەمن و ماوەی دەوامکردن لە قوتابخانە هەروەها ژمارەی قوتابی لە ناو پۆلە پەیوەندی هەیە بە بوونی بینایەوە تا تۆ کێشەی دوودەوامی و سێدەوامی چارەسەرنەکەی ناتوانانی کێشەی سەعاتەکانی خوێندن و کەمی ژمارەی قوتابی کە سیستەمەکە داوای دەکا مەسەلەن لە چەند قوتابی نابێت زیاتر بێ ناتوانانی چارەسەریکەی بەڵام کە تۆ ژمارەیەکی زۆرت قوتابخانە هەبوو هەم دەتوانی دەوام لە 4 ساعتەوە بکەیت بە 6 ساعت هەمیش دەتوانی ژمارەی قوتابی لە هەفتاوە بکەیت بە 30 بکەیت بە 40 بکەیت بە 50 ئەو دەنیش لە ڕاستیدا جێبەجێکردنی دەقەکانی ناو قانونەکە و گەیاندنی پەیامە پەروەردەییەکە زۆر ئاسانتر دەبێت کاک جەبار لە من باشتر دەزانێت سوید تەسەوڕ دەکەم بودجەی بە 9 ملیۆن کەسەوە نزیکی 120 میلیارد دۆلارە ئێمە 5 ملیۆن و نیوین 15 میلیارمان هەیە
تۆ لە 120 ملیار دەبێت چەند بتوانی بۆ پەروەردە تەرخامکەی لە 15 ملیاریش دەتوانی چەندی بۆ تەرخامکەی کە لە ڕاستیدا کێشەی بودجە و تەرخانکردنی بودجە بۆ بواری پەروەردە زۆر گرنگە. ئەوەی کە لە سوید ئێمە بینیمان مەسەلەن بەڕێوەبەری قوتابخانەیەک دەسەڵاتی هەیە بەڵام بودجەی خۆی دەدرێتێ ممارەسەی دەکا بەڵام کە تۆ پارەت نەبێ بیدەیت بەڕێوەبەری قوتابخانەیەک چۆن ممارەسەی ئەم دەسەڵاتە بکە واتە دووشتن بەیەکەوە دەبێت تەواوکەری یەکتری بن بوونی یاسای باش ئیمکانیاتی مادی و دەعمی مادی و پێداویستیە مادی و پەروەردەیی و تەکنەلۆجیەکانی بواری پەروەردە بەیەکەوە هەردووشیان فەراهەم ببن لەگەڵ ئەوەدا چونکە تۆ دەبێت ئەم شتانە بە شێوەیەکی باش هەڕێک بخێت هەرچەندە لەناو ئەم یاسایەدا کە ڕەشنووسەیە کە ئامادەکراوە بە بەراورد لەگەڵ سیستەمی قوتابخانە بنەڕەتیەکان و قوتابخانە ئامادەیەکان کە ساڵی 2010 دەرچووە بە بەراورد لەگەڵ یاسای پەروەردە کە ساڵی 92 دەرچووە و تا ساڵی 2010 چەندین جار تعدیل کراوەتەوە بە شێوەیەکی وا ڕێکراوە کە هەم لامەرکەزیەتی زیاتر تێدا بەردەستە کراوە هەم هەز دەکەی لەناو دەقەکانە لەناو مادەکانە لەناو دەواازە و بەشەکانە کە گیانی بە موئەسەساتکردنی بواری پەروەردە و خوێندن بە بەراورد لەگەڵ ڕابردوو دیسان دەچێتە قۆناغێکی ترەوە کە ئەمە هەم پەرلەمان لیژنەی پەروەردە خۆی دەهێوێ بیکە هەمیش کە گفتوگۆمان لەگەڵ حکوومەت کردووە ئەوانیش پێشوازیان لەوە کردووە مشارەکەیان کردووە و بەڕاستی ئەوانیش بە پێویستی دەزانن ئەم تێگەیشتنەش لە لای هەردوو لە هەم لە لای سڵتەی تەشریعی هەم لە لای سڵتەی تەنفیزی کە حکوومەتە من پێم وایە دەبێتە زەمینەیەکی باش لە داهاتوودا بۆ ئەوەی یاساکە بە باشی گفتوگۆ بکرێت دەوڵەمەند بکرێ و دەربکرێت نمونەیەک بۆ ئەوەی کە ئاماژەی پێ بدەم کە چۆن لامەرکەزیەت لە ناویدا بەرجەستە بووە ئێمە دەمانەوێت وەکو باسمان کرد دەستگایەک دروستکەین دەستگای سەرپەرشتیکردن و پشکنین و هەڵسەنگاندنی قوتابخانەکان هەروەها ئەنجومەنی باڵای پەروەردە و فێرکردن دابمەزرێکە ئیشی استراتیجی دەکات لەسەر ئەم بوارە دەستخۆش پێشەوەی بێمە لای جەنابەت بەس یەک پرسیار لە دکتۆر ئەسمەت بکەم هەردووکتان متفق بوون لەسەرەوەی کە بینای قوتابخانەکان کەمە بەڵام ئێمە ئەبیستین یاخود خۆمان دەبینین کە دەیان قوتابخانە لەلایەن حزبەکانەوە دەستی بەسەراگیراوە یاخود بەکارهێنراوە یاخود هەندێک جار بردویانە نازانم چی ناوبنین بۆچی ئێوە کارێک ناکەن ئەو قوتابخانانە وەرگرنەوە پێشوەی بچمە لای کاک زوبەر بوو سوپاس بەس ئەس دەجابە دوو پرسیارە دەم ئەدەوێت دەم و ئێکێش جار تەکمەیاکیری لەسەر قوتابخانە نێزیکی زیاتر سەد ئاڤاهیت کە بە ناو ئاڤاهی یان بینایەتی وەزارەتی پەروەردەنە یەت هاتینە استیقدامکردن یان داگیرکردن تو چناویان کارینانش لای خەڵکێکی جوداوە تصورات توان أنه أفش لا حزبها تاتينا بكارينان استدلنيات كما في صدا بينجش لا حزبها نين جردل دفن از الصبح قائمة بتفريق أم بناف قائمة دي بتفريق أم وشوان صدو سيه 25 سيه أفايا برد صدو تشلبن على أساس عندك يتخرب وينما احتمال مجموع 25 حتى سيه بنايات بتنب كير ما بين أو بنايات دي أو نويت يان خرابون يان كيرنان يان تكفنن يان إلى آخره أو بناءات بري كان صار عندك شلون يدين عندك قطابخانة أهلي وكو استعارة شنو تبع الشق مثلا عندك دي جامعة نوروز الدوكيات إكيفا أفانا ما فيها أم دعوة رسمية المحكمة سر تسجيل كينا بو إخلاقي درتشو أو بناءاتنا المسجلة منافي تربية عندك شو أنا دي أمترين اشتنا خارج ما دعوة كريه باش دعوة كارجوشتيك وبناءات أبو ما إخلاق أنا يد بروسيس ده بس أفا كيشك أبتشي كهكت برخده حجمي وأمت بفهم بردام أمد شينا فموضوع اللامركزيات يا واتقوت يا اللامركزيات عمود فقري في وياسايا ومداناي لامركزيات عمود فقري فيها وهبونا ياساي كي بو قطابخانة تيتن جزء كي متطورش لامركزيات مراحل الدماء كده بس تياد بيجي وقت من كي ما اگر جارة قديم من وقت هبي تبع از دي بوتا توزيع كما بس اك بنما يتقال كي بقوات وانو كاجي بشتي مكابينة حفتات كذا منتهى درجة لامركزيات الوزارات اتشاسباي سپاس بسير بابش ملاك كاك جبار يعني چون قوتابخانە كان چ حکومی چ ئەهلی ئەتوانرێ کۆنتترۆل بکرێت لە ڕووی چەشنایەتیەوە لە هەر شوێنێک بێ و لە هەرێمی کوردستانیش من پێم وایە تۆزێنەمە و پێش
لەو پرۆژه یاسایی کە لەو ڕژنووسی کاکا کۆمەر باسی کە توێزێنمەوە پێشکە هەیە جەناب ناویەوە بە دەستگایەکی سربەخۆ دەستگایە کەوابەستە نەبێت بە وەزارەتەوە بوو لە بەرەوەی وەزارەت خۆی تەدریزەیە کەواتەش دەتوانی شوێنێکی تر بکەی بۆی کۆنتترۆلی ئەو قوتابخانانە بکە من پێم وایە یەکێک لە شێوازی پێشخستنی پرۆسەی فێرکاری یان خوێن پەروەردە و خوێندن ئەوەیە کە هەڵسەنگاندنێکی باشت هەبێ دەستگایەکی هەڵسەنگاندنی باشت هەبێ بە مەبەستی پەرەپێدانی پرۆسەی فێرکاری نەکو بە مەبەستی سزا ئەمە یەک دوو من هەردوو هاوڕێیان وا بزانم تۆزێت لەمە پێش بەهەڵە لە من گەشتن کە باسی سەرۆکی وەزیران کرد بە تەنها پراکتیک نییە من مەبەستمەوەیە ئێمە زۆر گرنگە چ لە پەیام و چ لە پراکتیکە چ لە پەیام و چ لە پراکتیکە پەرا بە سەکتەری خوێندن بین ئەوەی کە من باسم کرد تۆزێنەوە پێش ئەوە بوو کە لە پەیامی گرنگی سەرۆکی حکومەتە لە پەیامەکەیانە بوو لەگەڵ جەنابتم و لەگەڵ کاک دکتۆریشم کە دەبینم بۆ نمونە ئەو پارەی کە دراوە بە سەکتەری پەروەردە و خوێندن زۆرترە لەوەی جاران بەڵام پێویستمان بەوەیە لایەکی ترکە تۆزە لەمە پێش باسکراوەیە کە لیژنەیەک یاخود دەستەیەکی باڵای پەروەردە دانرێ ئەویش هەم وابەستە بەلا مەرکەزیەتەوە هەم واژگە وا ئەکا کە سەکتەری پەروەردە زیاتر بەرەو پێشەوە بچێت و زیاتر پەرەی پێدێ و زیاتر بۆ هەڵسەنگاندن تەنها نەکولای خۆمان سوود وەرگین لە ئەزمموی وڵاتانی تریش لە هەڵسەنگاندنی ئەو وڵاتانە لە چه ئاستێکە هەڵسەنگاندنەکەن چەند هەڵسەنگەدانەکەن چۆن هەڵسەنگاندنەکەن ئەمڕۆ من لەگەڵ مامۆستایەک بووم دەتوانم بڵێم زەلالەتی بۆیوت ئەمڕۆ 5 مفەتیش هاتۆتە سرم خوێندەکان لێ تێگەوم واتە کەواتە هەڵسەنگانی ژەبێ شێوازی خۆی هەبێ ئەبێ سیستەمی پەروەردە تێک نەدا کەواتە بۆنی مشرف هەڵەیە نا بەرمەبەستەوە ئێمە دەبێت بە شێوەیەک ڕێکی خەین کە بە شێوەیە گرگە یەکسەر بەخۆ بێ دوو بە باشی کارەکان کە دوو تێکدەر نەبێت لە بەردەم ڕێگەی فێرکاریە لە بەردەم ڕێگەی پەروەردە و خوێندندا دکتۆر ئەمە لەگەر تۆ دواوتەتم پێ بڵێ لەسەر ئەم بابەتە ئایا متەفائلی کە ئەم یاسایە بێتە ئاراوە لە کاتی تەطبیقکردنیشا وەکو پێویست جێبەجێکرێت یاخۆت تەنها یاسایەکە بێت بۆ دادنرێ و تەواو من پێم وایە من گەشتبینم بەوەی کە لە ئایندەدا ئەم یاسایە لە پەرلەمانی کوردستان دەردەچێت بەڵام هێشتا ئیشی زیاتری ماوە و زەمانیشی پێویستە دوای ئەوەی کە یاساکەش دەردەچێت زۆر گرنگە هەوڵ بدەین پێداویستیەکانی جێبەجێکردنی یاساکە فراهەمکەین لەگەڵ بە دوواداچوونێکی ئیجابی دەنا ئەوەی کە ئێستا باس کرا یەکێک لە خاڵە هەرە باشەکانی بە شێوەیەکی تازە پرۆسەی سەرپەرشتیکردن و ئیشرافکردنی ڕێکخراوە هەم لەوەی دەستگایەکی تایبەتی بۆ دانراوە هەمیش لەبەرەوەی قۆناغبەندی بۆ کراوە مەسەلەن ئامادەکاری سەردان بۆ قوتابخانە و دەرەنجامەکانی هەمووی لە ناو قانونەکە بە شێوەیەک ڕێکخراوەکە پێمان وایە جۆرێک لە نامەرکزیەتی ئیجابی بەردەستە دەکات لەوەدا هەروەها ئەوەی کە پێدەگوترێت دڵنیایی جۆری یان پشکنین یان سەرپەرشتیکردن بە ئامانجە دروستەکەی خۆی داگەشە دەکات و بەرەو پێشەوە دەچێ و جیاوازی دەبێت لەگەڵ قۆناغی ڕابردوو چکار بە سەراحەت خۆ دەستگایەک بۆ خۆی وەزارەتی پەروەردە سەرپەرشتی پرۆسەی پەروەردە و تەدریس دەکات خۆشی مراقبەی خۆی بکە ڕەنگە ئەمە لە ڕووی کاری موئەسساتیەوە نەتوانێت ئامانجە پێویستەکە بپێکێ بەڵام وامان لە ناو قانونەکە داهاتوە هێناوە لە داهاتوودا وەزارەت لە بەهێڵی خۆیدا کار بکە ئەم موئەسسەیە بەهێڵی خۆیدا کار بکە وەکو باشیمان کرد لە ڕووی ستراتیجیەوە ئەنجومەنی باڵای پەروەردەمان لە ناو قانونەکە داهێناوەکە ساڵی مەسەلەن 2-3 کۆ دەبێتەوە لە خەڵکی پسپۆر پێک دەهێنرێ مراقبە دەکات استراتیجەتی پەروەردە لەکوێدا بگۆڕێ لەکوێدا پێداچوونەوەی بکرێ و راپۆرت ئامادە دەکات بە دوواداچوونی پێویست دەکات ئەم ئەنجومەنی باڵای پەروەردەیەش پێمان وایە دیسان جۆرێک لە داهێنانی تێدا دەبێت بە نسبەت هەرێمی کوردستانەوە کە کاریگەری ئیجابی دەبێت دەستخۆش جەنابی وەزیر ئاخیر شت بێمەوە لای تۆ دیارە کاتێشتا ماوە هەمیشە حکوومەت شانسیانە بەس لێرە دیارە دەرچێ فەرموو ئەستی زانستی خوێندنگاکان یاخود قوتابخانەکان لە هەرێمی کوردستان چۆن دەبینیت وەک وەزیری باشە
من أولي قلت من المستوى طموحنا وما تفيد بيشتلب كيف بس ما تفيد تعقيبه كيف كما فسر مهمتين خال أوجي هلسان عندن الدنيا دوشي وازت هينا فكات سيستما پرورده دا منينن ايك جي كواليتي اشورنس يان دنيا جوري واشراف ايكا دي اكريديتيشن متمانه دان هذا دو تشتجيك جدانا هنديك يعنيش متابعي داخلي ومتابعي خارجي كنتو حس كيف التشبيه بيجيبه موضوع الدنيا الجوري موضوع اشراف داخلي وزارة پرورده هذا جزء اكش كاري وزارة پرورده بو اويا إشي خوي بزانيتن يعني أو خو بزانيت كفادرستا وكو أكريديتيشن وكو الاعتمادية كبعربي دلنا فعلا أزد قال برادرة برلمان من لازمة ما بعد يكابيتها الدرفة أني عالمي استعارة بكينا ببيت ما تقييم كات أي وزارة پرورده شو لخو درستت كات آننا أفان دو تشتا بس جيك جدا كينا بس بروي چنده هكرتونو كبار خوبته ما اقتراح كريا و بري قشتي سرپرشتياري و دلنياي جوري أما جزء لا إشراف وتقييم داخلي وزارة أما لا يتجزأ يعني أما الشوري وزارة أدبي وزارة بخوب كتوا بخوب متماني خو كود دي چاوا زانيتن إيشوية درسته أما أفويناكي انتفا كجهاز الرقابة نبيت أو جنامي بيشتفا كالاعتمادية ينبدالن أكريديتيشن زور دولة عالمي أو أصلا تابع حكومتنا إنجي هوية إنجي أكدير دي بتا تقييم كتفا وطبعا أو بيروبو چوند من قالك نزيكي كاك عمرنا يعني مجرد دكتور عمري مجرد هردوك فصلات ما بين دلنيا جوري دا وما بين تقييم دا دلنيا جوري متمانه كودي دا تات وقت شولي دا اكريديتيشن تقييم شولي دا وكنت انجام داي وزي ما سپاسی ئامادە بوونتانەکەم لە بەرنامەی گفتوگۆی پایتەخت سوپاس بۆ دکتۆر ئەسمەد محەممەد خالد وەزیری پەروەردە دکتۆر عومەر نورەدینی سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان جەبار ئەمین ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندن لە پەرلەمانی سوید تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ.